ماوەی زیاتر لە 4 ساڵە و دروست لە بەرواری حوتی 6 2020ەوە دۆسیەیەکی یاساییمان لە دادگا هەیە کە بریتیە لە هەڕەشەی کوشتن لە 5 چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی و ڕۆژنامەنووس لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەوە بە بەڵگەی دەنگی و بەڵگەی شاهید خراوەتە ڕوو. بەڵام تا ئێستا دەستی و یاریکردن و هەندێک جار ونکردنی ئەم دۆسیەیە ڕوویداوە پاش هەوڵی زۆر و دۆزینەوەی دوای تێپەڕبوونی 4 ساڵ و سیرکردنی دۆسیەکە لەلایەن 5 دادوەرەوە یەکلایی نەکراوەتەوە. لە تازەترین هەنگاودا کاتێک چاوەڕێ دەکرا دادگا بڕیاری تێدا بدات و داواکە یەکلا بکاتەوە، بەڵام بەداخەوە لەلایەن دادگای تاوانەکانی سلێمانی دوو بە نووسراوی ژمارە 372 لە بەرواری 11/12/2024 داوای گواستنەوەی دۆسیەکە دەکات کە زۆر جێگای گومانە لامان، چونکە ئەم داوایە پێشتر لەلایەن هەمان دادگاوە وردبینی کراوە و کاریان تەواو بووە و ئاراستەی دادگای کەتنی هەڵەبجەیان کردووە. سەرڕای هەموو ئەمانەش ئێمە ڕای دەگەین گەر دادگاکانی کوردستان و ئەم سنوورە بەتایبەت هەڕەشەکانیان بەجددی وەربگرتایە و بە ئەرکی یاسایی خۆیان هەستانایە و دەستێوەردانیان لە کارەکانیان ڕاگرتایە، هیچ کام لە تاوانەکانی کوشتنی ئازادی خوازان و ڕۆژنامەنووسانی وەک سۆرانی مامەحەمە و کاوەگەرمیانی ڕووی نەدەدا. لە دوای ڕابێژکردنی یاسایی بە ئێمە پێشنیاری ئەومان بۆ کردن کە کەیسەکە بخرێتە دادگاوە لە ڕووی یاسایی و مامەڵی لەگەڵا بکرێت. دەست بەجێ خرا دادگاوە لە ڕێکاری یاسایی گیرە بەرامبەر بە دۆسیەکە، بەڵام هەر لە سەرەتای دۆسیەکەەوە هەتاوەکو ئێستا چەنەها جارم و ماتەڵە و دواخستن و لاڕێیمان بینی لە دۆسیەکەیە، بەڵام ئێمە چاوەڕێی ڕێکاری یاسایی زیاترمان کرد هەتاوەکو ئەم حەددە هاتووە کە لەلایەن دادگای لێکۆڵینەی هەڵەبجەوە دۆسیەکە هەواڵەی دادگای کەتنی هەڵەبجە کراوە لە ئەم بەروارەیە لە ماوەی ئەم 4 ساڵ و تقریبن بۆ نیو ئەچێت 4 ساڵ و نیوە ئەم دۆسیە ینی ئەوەنە درێژەی خایانووە زیاد لە 5 دادوەر گۆڕاوە لە دادگاکانی هەڵەبجەیە. یەکلایی نەبوونەوەی دۆسیەکی یاسایی و دۆسیەکی هەڕەشە بەو حساسی ئەو حساسیەتی کە لە ناوچەکەیە هەیە یەکلایی نابێتەوە و دیسانم و ماتەڵی تێ ئەکرێت بۆ خۆی جێگەی گومانە.